سلام. کاک بەختیار سڵاو لێبێ ئەوە ئۆتۆمبیلە تەمەنی چەندە هیچێ لە کوێش پێ دەکەی ئۆتۆمبیلە؟ والله من تقریبا ئەوە بۆ 10 ساڵ دەچێ شوفێری ئەو ئۆتۆمبیلم بە بەردەوامی ئیش پێ دەکەین تقریبا هەر ناو شارەکەش لە ناو شاری خەڵازێ ناحیەکانیشە بۆ نمونە زۆر جار دەچینە هەڵشۆ بۆ بێگەڵاز بۆ هێرۆ بۆ ناحیانە سیارەکەش بە حەقەت ئەو تااقەتی نەماوە یعنی بەڕاستی زۆ کۆم بووە یعنی شایانی ئەوەی نەماوەگەیش پێ بکرێستە مۆدیلی هەشتاویەکە و سیارە یعنی لە هیچ شوێنێکی ئەو دنیاش ئێستا و ساریش پێ ناکرێت. ئەی چۆنە ئێوە لەگەڵ ئێوە ئیشی پێ دەکەن؟ وەڵڵاهی لە ناچاریە چەند زاریش وعدیان پێداوین تقریبی پار نازم نەپێرە پار بوو نەپێرار لە هەولێرە شڕاتن لە وەزارەت ڕسم و شتیان کردی سیارەکەی هەری منە بوو بڵێن هەموو قەزاکان و ناحیەکانیش قەراروا بوو بۆمان گۆڕن کەچی هیچ زیارن لەو کاتە شوی زیار نییە لە چەندی شوێنیش بڵێن وعدیان پێداوین بەسەر هیچمان بۆ نەکراوە زارە. ئۆتۆمبیلە هیچێە ئەن چۆن ئیشی پێ دەکەن ڕۆژانە ئیشی چی پێ دەکەن؟ والله ئەوە بەرەبەتی داری فەرماگای و خەڵازەیە بەشی چاکسازیە یعنی ڕاوەستانی نیە شەو ڕۆژیش بە شەوێش ئیشمان هەیە بە شەوێ ینی بەردەوام هاتو چۆی پێ دەکەن و چی لێبار دەکەن وابزانام بە بەردەوامی ئیش پێ دەکەین ئەوجار کەتەرە مۆلیدەی کارەبە مۆلیدەی سەحبی ئاوە ئەوجار 5-6 کرێکاریش لەگەڵی 6 کرێکاریش زۆر باشە. هیچ حاڵەت هەبووە کاوە خوانە خواستە تووشی حاڵەتێک بوو بن؟ واللهی لەخوای بەزار تا ئێستا توش نەبووین بەڵام زۆر جار هەبوو بڵێن ئستاپی نەماوە سیارەکەیان لە کۆنتترۆل دەرچوە بەڵام لەخوای بەزار بێت توش هیچ ڕووداوێکی هاتووی نەبووین یعنی کەڵکی ئەوەی نەماویش دەکە ئێستا بۆ خۆم بە هەم کەس لێ ناخورە سیارە بۆ خۆم لە 1970ەوە بە بەردەوامی سیارە مەبووە لەو کاتێش فێرم بەخوا بە هەم کەس لێ ناخورە. ئەو ئۆتۆمبیلە سەرەتاش هەرهی فەرمانگەی ئاوی قەڵاتزێ بووە یان بەکێ بووە چەند شوفێری گۆڕیوەن لەو واللهی تقریبا شوفێری زۆر گۆڕیوە ناو سیارە زۆری گۆڕی ئێستا بۆ نمونە من پێش من کاک محەممەد بوو ڕەحمەت بێ دوای کاک ئیسماعیل وە مهندس دوای کە عەبدوڵڵا بوو ینی شوفێری زۆر گۆڕیوەن. لە ڕووی ئەشیای دەست دەکەوێت واللهی بۆ ئەشیای هەندێکیش بڵین لە سکراب ئەوانە بۆمان ئێستا بۆ نمونە ئەکسرم شکاوە لە سکرابی بمان پێکەناوەتەوە شیاکات لەنا ئەشیای بڵین کەم بووە. کاک بەختیار ئۆتۆمبیلە بە حکمیەوەی کە مۆدیلێکی کۆنی هەیە و خزمەتێکی زۆری کردووە بەشێک لە هاوشاریان داوای ئەوە دەکەن کە لە ناو بازار وەکو مۆنومنتێکدا بنرێ قسەی ئەوە چییە بۆ بابەت؟ والله من لە وەزارەت ڕاهاتن پیان ئەمار بۆ خۆمان دەبین بۆ مۆنومنتەکەی لە وەزارە لە هەولێرە وعدیان پێدان کە سیارەکەمە بۆ گۆڕنەوە تقریبا 2 ساڵ دەبێت کە هیچ زیارێت تا ئێستا هیچیان دیار نییە. والله زۆر باشە. چ سارێک بوو هێوە باشە لەگەڵ ئێوە دەگونجێت؟ والله هەرنەوەی خۆی بە تازەی نەوەکەی خۆی ئارەوەڵات چونکە بە کەڵک مەدێ یەک ئۆتۆمبیل کیفاتە بۆ ئیشی ئەوە یاخود حەقا 1-2 ئۆتۆمبیل 3 ئۆتۆمبیلی والله ئەمە کیفات نییە چونکە ئێستا ئەو کرێکارانش بڵێ نەگەر ئەوە شای بار دەکەم کەتەرە مۆلیدەی ئاوە ئەو کرێکارانش بڵین ژیانیان زۆر لەوان لێ مەترسیدا بێت یعنی هەن لەگەڵ ئەشیاکانی خۆتان ئەو هەشت کرێکارێک کە لەگەڵتانن هەمووتان سوار دەبن؟ بەڵێ. کاک بەختیار لە ڕووی ساردی و گەرمیەوە چۆنە ئۆتۆمبیلەکە؟ وڵا جاوە تەبریدەکەوە ساردەکەیەتی بۆ گەرمێکەش گەرمی تێدا نییە ئەو جازستانانیش لەو کلێنە ڕەهەمووی ڕا بەف قەناعاتێکە بەفرباریوە ئاوا وەک لە دەرێ هاتە تەژووری بەفرەکە ئەو جا بڵین شەوانە بڵین ئەگەر لە کاتی دەوامدا دەبێت دایپۆشین لەنا هەموو کوشتانە هیچ نامێنێ هەموو تەڕ دەبێت یعنی بە کەڵەگەوەی نا لەسەر دانیشی خایسیەناوە هەموو خایسە هەموو کلێنە بڵین هیچ وە خۆی نەماوە ئەو زار بۆ مەسەلەی شەکەش بڵێن دەچینە هەر سەر ئیشێکی دەبینەوە فێنچکەینەوە لە دەچینە سەری شەکەی دەوێت فێنچکەینەوە چونگا بڵین ئەو مەچینەی ئەو تەحملەی نەماوە ئێستا بڵێن بەخۆی یە کاسکێت ئەمە 2 کاسکێتمان بۆدانا بۆی گەرم نەکات کە چیار گەرمیژەکە ئێستاش قەناتە بێت چوومە تاڵ شوەیەکرەکە لەسەر داعیمی ڕاوەستاوە ئاوی پێدا کردووە بەڕاتەرەکەی هەتا گەیشتونە شوێنی مەبەست هەرەوەڵا دەبەت جلیکانەی پێ بۆ ئاوی پێدا کردووە سادی کردوێتەوە بەڕێگاوە. زۆر بە کورتی داواکاریتان چیەوە؟ داواکاری چیە؟ داواکاریمان ئەوەیە چون چەند جار وعدیان پێداین بۆمان گۆڕن هیچ شیان دیارنە تا ئێستا هیچ دیار نەبووە. ئەگە بێت و بۆتان گۆڕن ئەو ئۆتۆمبیلە دەکەن بە مۆنومنتی شار ئامادەین